سیمبۆلی ئاینی ئێستی و تاوسمەلەک سیمایی ژوورەکەیانی داپۆشیوە. خێزانێکی کوردی ئێزدین. شێخ سدیق خاوەنی 8 منداڵە و ماوەی 14 ساڵە لە شاری گیسنی ئەڵمانیا دەژین. شێخ سدیق داوا دەکات ئاینەکەیان هاوشێوەی ئاینەکانی دیکە لە ئەڵمانیا بخوێنرێت. ئەلمانیا بچێکی گەلک زۆرە ئەمری 20 ساڵ و 15 ساڵ و 20 ساڵ هێرە بووی ئەو نزان تێکلی چاوایە بێژە ئەم خوازین المەکتەبێتمە گرنگە ئەو الكليات ومعاهد موعد من الفيدر الألمانيا دست بيه بكريتوا دا بزانن جيانا ما تشاوايا وتشاونين أم واضح كينش مقابلي خو بزانين أو تيكس مفاهم بكن أم إزدينا بتشاوا هاتينا قلق جرنجا براستي نوژینی کچی تەمەنی 18 ساڵە و خوێندکارە. ئەو دەڵێ لە قوتابخانە زۆر جار نەیگوتووە ئێزیدیە چونکە ترساوە. داوا دەکات چی دیکە ئەو دۆخە بەردەوام نەبێت. ئەس جار ناترسم بێژم ئەزە ئێزیدیما چەنگ و گەلک نزانن ئێزیدی چییە و هەتا مرۆڤ بێژێت گەلەکە گەلک دوێت مەدرسە الوێ دەریا ئێزیدیا هەبێت چەنگ و کا خر کەس بزانت ئێزیدی چینە نۆ ئەس بێژمایەکی ئەزە ئێزیدیما وەکی مۆساگوتی دەبیشت ئەس نزانم هەکەل نۆ الوێ دەرهەبێت کەس زانت ئێزیدی چییە. کاتێک پەرلەمانی فیدراڵی ئەڵمانیا کۆمەڵکوژی کوردانی ئێزدی بە جینۆساید ناساند، یەکێک لە خاڵەکان خوێندن و لێکۆڵینەوەی زانستیە لەبارەی ئاین و جینۆسایدی کوردانی ئێزدی لە زانکۆ و قوتابخانەکان. هێڤینە گۆدەمێک نێزیکدا بێ ئاواکردن وی چەخی زانیاریە ئێزدیە یعنی زانیاری وەختێن بێژن چاندا ئۆلا ئاینە و یە هەری گرنگ دیرۆکە جەنۆسیدەیە گۆ پێ پەروەردەکردن و ئەو قوتابیە گۆ خلاص بکەن دەبن پسپۆری ئێزداتیەدا یعنی ڤە هەر سێ شاخادا پشتی گۆ بوون پسپۆری ئەو هەم خۆکارن هەرن دبستانên ئەڵمان تا دەرزە ئاینی و دەرزە کورمانجی کارەبن بدن زارۆکە ئێزیدیان و ئانژی ئەو خۆشی دیکارن مامۆستا سەر وێدێدا مامۆستا خۆ پەروەردە بکەن. ڕاستە ئەڵمانیا وڵاتێکی سێکولارە و خوێندنی ئاینی زۆرەملێن نییە، بەڵام بۆ ئەو کەسانی کە دەخوازن بابەتی ئاینی بخوێنن وانەی بژاردە بەردەستە، تەنانەت بۆ ئەو کەسانی لەم وڵاتە کۆچ بەرن. گەورەترین ڕەوەندی کوردانی ئێزدی لە ئەڵمانیایە، بۆیە داوا دەکەن ئاینی ئێزدی لە زانکۆ و قوتابخانەکان بە شێوەیەکی زانستی بخوێنرێت. لە ئەڵمانیا دایک و باوک لەگەڵ خوێندکارەکان بڕیار دەدەن وانەی ئاین و ئێتیک بخوێنن. من بەکارێکی زۆر باشی دەزانم کە ئامانج ئەوەیە لە قوتابخانەکان ئەو خوێندکارانەی سەر بە ئاینی دیکەن بە ئاینی ئێزدی ئاشنا بن، چونکە ژمارەی ئێزدیەکان لێرە زۆرە. ڕاستی زۆر جار بینیومە کە ئێزدیەکان ناوێرن بڵێن ئێزدین، لەبەر ئەو هۆکارە لام گرنگە هەموو خوێندکارێک بزانێت ئاینی ئێزدی چییە، کە ئەویش ئاینێکە هاوشەوی هەموو ئاینەکانی دیکە. Ja, wieso nicht? Ich meine, es wird auch aufgeklärt über Christen, über... بۆنا چۆن هەموو ئاشنا دەکرێن بە ئاینی مەسیحی و بە ئیسلام با سەبارەت بە ئاینی ئێزدیش بزانین زانیاریمان هەبێت ئەو کات بە چاوێکی دیکە تەماشایان دەکەین و لێیان تێدەگەین. بۆ من هیچ جیاوازی نییە، هەمومان مرۆڤین، ئیتر موسڵمان بێت یان مەسیح یان هەر ئاینێکی دیکە. تا ئێستا دوو هەرێمی ئەڵمانیا ڕاینلاند فالس و هەرێمی هێسن لەبارەی زیادکردنی ئاینی ئێزدی بۆ پرۆگرامی خوێندن لە گفتوگۆدان. ئاڵاشاڵی ڕووداو ئەڵمانیا